دیارە جەبهەی شەڕە ئێمە شەو درەنگەیشتینە لای پێشمەرگەکان لە واقعدا ئەو شەڕەی کە حکوومەتی مرکزی دەیکا شەرێکی نابەرابەرە بە هەموو هێزیانەوە بە فانتۆم و بە هێلیکۆپتێر بە ڕۆژ بە فانتۆم بە شەو و بە تۆپ و خۆمپارە نەک پێشمەرگەکان بەڵکو دێهاتی کوردستان دەوروبەری جەبهەکە دەکوتن وا دیارە بە پێشمەرگەکان ناوێرن جا تۆڵەی خۆیان لە خەڵکی بێدیفاع دەکەنەوە ئەوەی کە ئێمە دیتمان خەڵک دەگەڵەوەی کە زەربەی زۆر بێکەوتووە زۆر دێ هەتا ئێستا سوتاوە بەڵام مقاومەت دەکا و ڕۆژ بە ڕۆژ زیاتر تێدەگا کە حکوومەتی مرکزی چەند زۆردار و غەددارە و چۆن هەموو قسەکان و قەولەکانی خۆی و درۆ دەخاتەوە و میلەتی ئێمە لە واقعدا دەوێت لە بین بەرێ ئەوی کە ئێمە حاڵی بوونەوەیە کە ئەو شەڕەی حکوومەتی مرکزی دەیکا شەڕە بۆ لە بین بردننی میلەتی کورد شەڕێکە کە بەڕاستی مەبەستی ئەوەیە بۆ هەمیشە خەباتی میلەتەکەمانی سەرکوت بکە بەڵام ئەوەی کە ئێمە لە جەبهە دیتمان ئەوەی دەنوان کە پێشمەرگەکان لە جێگای خۆیانن خەڵک پشتیوانیان لێ دەکا نامیان بۆ دەبا کشتومەتیان بۆ دەبا و دەگەڵ هەموو ئەو زەرەرە کە بە خەڵکی کەوتووە دەگەڵ هەموو ئەو خانوانە کە سوتاون پێم وایە کە مقاومەتێکی قارەمانانە لە لای خەڵک و پێشمەرگەکانەوە دەکرێت پێم وایە دوو شت لە هەموو شتێک زیاتر بەرچاو بوو یەکیان ئەوە کە لە واقعدا حکوومەتی مرکزی شەر دەگەڵ پێشمەرگە ناکە پێشمەرگە لە سەنگەردایە بەڵام دەچێ و ئەوە بێ پەروا بێ دەنەزەرگرتنی هیچ گونە بڵێن شەرتێکی ئینسانی لە دەهاتی دەدا خانووی دەهاتەکان وێران دەکات ماڵ و منداڵیان دەکوژێ ئەو دەیەی کە ئێمە لێی بوو و هەر ئەوێ شەوێ چەندین جار فانتۆم هاتە سەری نورەفکەنی هەڵکرد و لێیدا هەر لەو دەیەدا 12 کەس هەتا ئەو وەختە بریندار بوو و چەند ماڵ سوتا بوون و دەیەکانی دیکە بە تایبەتی بازێکیان بە تەواوی سوتا بوون و لە بێنچ بوون ئەوە یەک شتە کە زۆر بەرچاوە یعنی حکوومەتی مرکزی بەوە دەیەوێت ڕوحیەی خەڵکی تەضعیف بکە و پێشمەرگە مەجبور بکە لەبەرەوە کە خەڵک ڕوحیەی تەضعیف دەوێت یا لەبەرەوە کە ماڵی دەسووتێ پێشمەرگە بکشێتەوە دیارەوە خەیاڵی خاوە پێشمەرگە کە تفەنگی هەڵگرت و شەر دەکا دەزانێت بۆچی شەر دەکا و هیچ هجوومێکی ئەو تۆ کە میلەتی کوردی ماڵوێران دەکات خانەکانی دەسووتێنێ ماڵ و منداڵی دەکوژێ نابێتە هۆیەوە کە پێشمەرگە سەنگەری خەبات بەجێ بێڵێ شتێکی دیکە کە زۆر بەرچاو بوو لەگەڵ هەموو ئەو زەحمەتە ڕۆحیەیەکی یەکجار زۆر بەرزی خەڵک و پێشمەرگەکان بوو بەڕاستی تووشی هیچ کەسێکی نەبوو لە ماڵ و منداڵەوە هەتا پێشمەرگەکان کە زەعفێک لە قسەکانیاندا بەرچاو بێ هەرچەند هەر لەو ڕێگایەدا تووشی 2 شەهید بوو تووشی 4 برینداری دیکە بوو بەڵام ژنێکمان دیت کە نانی دەکرد سەعات 3 بەیانی بوو کە لێن پرسی بۆچی ئێستا وازوو دەست پێ کردو مەنانکردن دەیگوت ئەمن ڕۆژان 2 سەعات درەنگتر هەڵدەستم بەڵام ئەو ڕۆ زوو 2 سەعات زووتر هەستاوم چکو دەمەوێ زووتر نانەکە بگاتە پێشمەرگەکان پێم وایە ئەوە ڕوحیەیەکی زۆر بەرزی هەموو میلەتی کوردە و ئەوەیە هەر ڕەمزی سمبۆلی سەرکەوتنی ئێمە هەتا ئێستا